بەرامبەر داگیرکردنی باشووری کوردستان لەلایەن ئەرتشی تورکیاوە بەڕاستی ئەمانە بە قوڵای کیلۆمەتر هاتوونەتە ناو خاکی ئێمە ئێمە وەکو کورد بەگشتی و وەکو کاکەی بەعام ئەبێ هەڵوێستێکی تونمان بێ بەرامبەر ئەم پێشێلکاریانەکە ئەم داگیرکاریانە کە ئیکەن بەرامبەر وڵاتەکەمان منەتەوەگەمان تورکیا ئەگەر بێت و کیانێ کوردی بۆ کورد دروست بکرێت لە منتەقە تورکیا زۆر پێ ناخۆشە ئەوێ وەکو ئەحزابی تورکی کە ئیسا باڵادەستن لە حکوومەتی تورکیا غیتایەکی ئیسلامیان بۆ خۆیان دروست کردە لەژێر ئەم غیتایانەوێ دووبارە زیندەکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی فراوانکردنی دەسەڵاتی خۆیان جارە چیان بە کورد هەڵنایە نەک بە ملەتێکی بە تایبەتی بە کورد خۆیان قسەیەکیانێ ئەڵێ ئەگەر کورد چادرێکی بێ لە ئەفریقا ئایستێنن لەبەرەوەی ئەیانەوێ هەڵوێست کورد هیچ پێگەیەک و پایەیەکی نەبێ بانگاوازیم ئەوەتە من وەکو کوردێک ئەوەڵجا وەکو کاکەیەک داواکارم هەڵوێستێکی توندیان بێ بەرامبەر ئەم پێشێلکاری و ئەم داگیرکردن ئێمە وەکو گەنجانی کاکەی ئیدانەی داگیرکردنی گەلی کورد دەکەین لە بەرامبەر دەوڵەتی تورکیا کە دەیانەوێت گەلی کورد داگیر بکەن لە هەر چوار بەشەوە دژن بە گرتنی بە بوونی کورد لە کۆمەڵگایە حکوومەتی تورکیا هەڵ دەدات کە کورد بە هەموو شێوەیەک لەناو بات هەڵدات هەموو بە هەموو شێوەیەک کورد نەهێڵێت بۆیە ئێمە ئیدانەی ئەوەکەین ئێمە بانگەوازی خەڵکەکەین بانگەوازی هەموو حەزبەکانی کوردستان دەکەین بۆ ئەوەی کە هەموویان بەیەکەوە یەک بگرن دژ بە دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی ببن بە گەلێکی هاوپەیمان و یەکگرتوو ئێمە وەکو گەنجانی کاکەی ئەبێت هەوڵ بدەین بۆ ئەوەی ئاشتی بەرقەرار بکەین بۆ ئەوەی دژ بە حکوومەتی تورکیا ئازادی ببین